جاران کە باسی مسر دەکرا یەکەم شتێک کە لە زەینی مرۆڤەکاندا لەو شارستانیەتە دێرینەی مرۆڤایەتیدا بەرجەستە دەبوو هەرمە مێژوویەکانی جیزە و ڕووباری نیل بوو لە وڵاتی فرعونەکان. کەچی ئێستا بە 2 ساڵ گۆڕەپانی تەحریری میسر شوێنی ئەوانەی گرتوتەوە و لەبیر خەڵکی بردوونەتەوە. ئەم گۆڕەپانە ئێستا یەکێکە لە بەناوبانگترین شوێنەکانی جیهان و چاوی ملیۆنەها مرۆڤ لەسەر ڕووی زەوی بە شێوەی ڕاستەوخۆ لەسەر ئەم مەیدانە و مەیدانی دیکەی قاهیرەن کە دەرهاوێشتەی ئەم مەیدانن. شۆڕشی لاوانی میسر بەرەو کوێ ڕۆشتووە؟ بۆ ئیخوانەکان سەرباری ڕەجی مێژوویان نەیانتوانی پتر لە ساڵێک لەسەر عەرشی حکومداری میسر بمێننەوە. ئایندەی میسر چی لێ دێت؟ من پێم وایە ئەو شۆڕشەی مسر ئاسۆیەکی ڕوونی هەیە و لە سەرەتاوە ئەمە بەڕاستی شۆڕشێکی گەورە بوو. ئەوەی کە ئێستاش وەدا ئەتوانین یەکێک لەم دوو ناوەی بۆ هەڵبژێرین، یا پێی بڵێن ئەوەی کە بە عەرەبی پێ دەڵێن تەصحیح مەسارە سەورە، یعنی ڕاستکردنەوەی ڕێباز و ڕێچکەی شۆڕشەکە، یان ئێرتداداتی بیدایەتی سەورە. طبعا خۆتان نەزانن دوای شۆڕشی یەکەم ڕێکخراوترین تۆکمەترین ڕێکخراوی سیاسی لەسەر ساحەی مەسری ئیخوان مسلمین بوو. هەموو کەس ئەیزانی ئەو شۆڕشەی کە سەرەتا زۆر بە عەفەویانە هاتە پێشەوە، لاوان پێی هەستان، تووڕێی و بێزاری کۆبوو و کەڵەکەبووی چەند ساڵی لاوانی مسر هاوڵاتیانی مسر وای کرد ئەو شۆڕشە دروست بێ و بتەقێتەوە بۆ شێوەیە. پرۆگرام و تۆکمەیی و ڕێکخراوێکی سیاسی توندوتۆڵی وای نەبوو کە بتوانێت دوایی دەسەڵات بگرێتە دەست. سوپا دەسەڵاتێکگرتە دەست. نزیکترین کەسیش لە سوپاوە کە بتوانێت بە تۆکمەیی دەسەڵات بگرێتە دەست و هیچ نەبێ خەڵکێک بێ کە مخاتەبە بکرێ ئیخوان بوو، لەبەرەوە ئیخوان هاتنە سەر حکم. بەڵام هەڵەی زۆری ئیخوان دەست بە سەراگرتنی هەموو چمک و گۆشە و کەنارەکانی دەوڵەت دوای ئەو شۆڕشە گەورەیە کە هەموو جەماوەری مسر کردی، بردنی مسر بەرە و نەفەقێکی تاریک لە ڕووی علاقاتی خارجی و لە ڕووی ڕەوابەتی ئیجتیماعی ناوخۆیان و لە ڕووی مەسائلی اقتصادیەوە کۆمەڵی هەڵەی زۆر گەورەی هەر لە سەرەتای شۆڕشەوە هەر لە سەرەتای دامەزرانی حکوومەتی هەڵبژێرا و سەرۆکی هەڵبژێرا و دەستوری دەنگ لەسەردراوە بە سەرۆک کرد. ئەوانە هۆی ئەو غەڵەتانە بووە. هەروەها نزیکی سەرۆک لە هەیئەی ئیرشادی خۆیان و جەماعەتەکەی خۆی و دوورکەوتنەوەی لە جەماوەر و لە هێزە سیاسەکان، ئەمانە هەموو بڕگە و کۆڵەگەی ئەو هەڵەتە گەورانە بوون کە سەرۆک مرسی کردی. سەرۆک مرسی لەسەر کار لادراوە و حکوومەت و دەستورەکەی هەڵوەشێنراوەتەوە. هەندێک پێیان وایە ساڵێک بەس نەبوو بۆ ئەوەی بزانرێ ئیخوان المسلمین لە میسر چیان پێ دەکرێت. تەگەرەی زۆر لە میسردا لە ئارادان ئێمە هەمومان دەزانین. ئەگەر دەربارەی عێراق قسە بکەین، دەربارەی کوردستان هەروەها قسە بکەین، وەبزانم عێراق بە خورما بەناوبانگە. لەبەرەوە ئەگەر ئێمە حەزمان کرد داری خورما بچێنین، لە بنەڕەتدا خورما توخمێکە دەبێ بیخێنێ ناو زەوی و بیچێنین. ئەگەر بمانەوێت بەرهەمەکەی ببینین، بەلانی کەمەوە 4 ساڵمان پێویستە. لەبەر ئەوە پەلەکردنێک بۆ دەرئەنجامەکان هەبوو، بۆ ئەو ڕووداوانەی کە هەبوون. لە پاشان بەرگریەکیش لە ئارەدا بوو، واتە بەرگری لە لای ئێمە بەدیکرا. هەروەها ئێمە گرفتمان لە ڕووی سوتەمەنیش بۆ پەیدا بوو، هەروەها گرفتیشمان لە ڕووی نان و هەروەها لە ڕووی خۆراک بۆ پەیدا بوو. ئەمانە هەمووی چارەسەر کرا بە ئاگاداری وەزیرێک لە وەزیرەکان کە ئۆپۆزیسیۆن و لایەنگریش شایەتی ئەوەی بۆ دەدەن کەم کێشانەی چارەسەرکردن. لە پاشان گرفتێکی بنەڕەتیمان بۆ پەیدا بوو، هەروەها لە ڕووی کارەبا و خراپی بارودۆخی کارەبا. هەمووم گرفتانە ئەمانە بەشێکی دروستکراو بوون و هەندێکیشی گرفتی ڕاستەقینە و کێشەی گەورە بوون بۆ ئێمە. شۆڕش لە ناخی هەموو تاکێکی میسردا هەیە. هاوڵاتیانی میسر ماوەیەک ژیانی خۆیان بەسەر برد، واتە دوایین 30 ساڵی کۆتایی کە ژیانی تێدا بەسەر بردبێت. بە جۆرێک لە جۆرەکان حکومەکە پۆلیسی بووە کە هەموو هەزرێکی لەبار دەبرد و هەموو پێشکەوتنێکیشی پەک دەخست. مەبەست لەم جۆرە سیستەما واتە مەبەستەکە لی ئەوە بوو کە جۆرێک لە پرۆسەی میراتگەری دروست بکات و حکم بکات بۆ ئەوەی جارێکی دیکە بگەڕێنەوە سەر ئەوەی کە بنەماڵەت دەسەڵاتدار بێت نەوەکو گەل. لەبەر ئەوە لێرەوە گەلی میسر شۆڕشی بەرپا کرد لە 25 یەنایەری ساڵی 2011
بەڵام ئێمە هەروەک دەزانین ئەگەر چۆلەکەیەک هەبێت کە لەناو قەفەزێکدا بند کرابێت یاخود کۆمەڵێک چۆلەکە هەبن بۆ ماوەیەکی زۆر لەناو قەفەزێکدا بند کرابن و گیریان خوارد بێت لە پاشان دەرگات لێکردنەوە بۆ ئەوەی بە ئاسماندا بفڕن. یەکەمین جار تەواو دەبینین ئەوان نازانن چی بکەن و چۆن بفڕن. دواتر باڵەکانیان جوڵە پێ دەکەن، باڵەفڕە دەکەن بۆ ئەوەی بیان فڕێنی و لە هەوادا مەلە بکەن. ئەو کاتیش ئاراستەکانیان نازانن بەرەو چ ئاراستەیەک بفڕن. ئەوان کە تازە لە قەفەزاتونەتە دار دەکرێکێکیان بەلای ڕاستدا بفڕێ و ئەوی دیکەشیان بە پێچەوانەی ئەمانەوە بەلای چەپدا بفڕێت. هەموو ئەمە هەڵمژێنی هەوای ئازادیە و هەوڵی دەرچوونە بۆ شێوازێکی باشتر. ئەمەی کە من باسی لێوە دەکەم ئەمە گەلی میسرە. گەلی میسر ئێستا ڕزگاری بووە، بەڵام گەنجەکانمان دەڵێن وەڵڵاهی دەرفەتی کارمان دەست نەدەکەوت. خۆی لە تەواوی مەسەلەکەدا ئەگەر بێت و پێشڤەچوونێک لە میسردا هەبوایە بەڕاستی پێشڤەچوون لە میسردا هەبوو بۆیە بتوانین بڵێن ئێمە شتەکان لەسەر بۆشایی بنیاد نانین. ئێمە ناتوانین ئەو شتانەی کە باسم لێوەکردن لە ناو بۆشاییدا بنیادان بنین. خۆی جۆرێک لە جۆرەکانی گەشەسەندن لە ئارادایە، بەڵام کێشەکە هەمووی لە دووتوێی گەشەسەندنێکی ئابووریدایە. ئەوەی پێویستیشە بگوترێ ئەوەیە کە دەبێ هاوڵاتی سادە و ئاسایی هەستی پێ بکات. ئەگەر بێت و هاوڵاتی ئاسایی هەست بە گەشەسەندن و دەرەنجامی گەشەسەندن نەکات، ئەو کاتە و گەشەسەندنە لەلایەن کەسانێک دەقۆزرێتەوە و دەرفێنرێت. سەرنەکەوتنی پرۆژەی حکمی ئیخوان الموسلیمین لە میسر وەک فەشەلێکی گەورە بۆ پرۆژەی ئیسلامی سیاسی سیر دەکرێت. ئەو شکستە چەند ڕنگدانەوەی بەسەر بزوتنەوە ئیسلامیەکانی دیکەدا دەبێت. ڕوخانی ئیخوان موسلیمین یاخود ڕوخانی ڕژێمی سیاسی ئیخوانەکان لە مەسەر واتای لە بارچوونی پرۆژەی ئیسلامی سیاسی نییە. لەبەر ئەوەی پرۆژەی ئیسلامی سیاسی بەر لە ئیخوانەکان هەر هەبووە لە دوای ئیخوانەکانیش هەر دەمێنێت بەردەوامیش ڕێکخرا و گەلێک یاخود کۆمەڵێک دەبینی کە ئامانجی سەرەکی ئەوە دەبێت و هەوڵ بۆ ئەوەدات کە مەبەست و ئامانجی باڵای بەجێگەیاندنی پرۆژەیەکی سیاسی ئیسلامی لە ناوچەکەدا هەبێت یاخود ستەمگەلێکی سیاسی هەبێت کە جۆرێک لە سەرچاوی ئیسلامی لەخۆ بگرێت. بەڵام گۆڕانی بنەڕەتی لێرەدا ئەوەیە کە ڕوخانی ڕەوتی ئیخوانەکان واتای داڕمانی ئەزمونێکی زۆر بەهێزە کە حزبێک یاخود کۆمەڵانێک پیادیان کرد و گرتیانە بەر کە خاوەنی مێژوویەکن بۆ قوڵای 80 ساڵ دەگەڕێتەوە. دەرەنجام چەندین پەیوەندی لە نێوان ئەو کۆمەڵە و سیستەمی سیاسی لە ئارەدا هەبوو کە پەیوەست بوو بە ڕێکخستنی حکومڕانی ئیخوان موسلیمین، هەروەک لە لیبیا و تونس و هەندێک کۆمەڵی دیکە لە هەندێک وڵاتی دیکەدا هەن. واتە ڕوخانی ئیخوان موسلیمین لە مەسەر واتای هەژاندنی ئەو ستەمانەیە و ڕەنگە شکستیش بێنن یاخود لە ماوەی داهاتوودا ئەوانیش بڕوخێن و فەشەل بێنن لەوەی دەسەڵاتی خۆیان لە ماوەی داهاتوودا لە ناوچەکەدا بسەپێنن. لەو بڕوایەدانیم بتوانی تۆ براوردێک بکەی لە نێوان ئەم ڕوخان و لە بارچوونە لەگەڵ لە بارچوونی و ڕوخانی هزری مارکسی. لەبەر ئەوەی هەڵوێستی ئیخوان موسلیمین لە سەردوو ئازدا گفتوگۆی لەسەر دەکرێت، هزری ڕێخستنی کۆمەڵەکە لە هەوڵی ئەوەدایە ئەجندای سیاسی لە ژێر پەردەی ئیسلامدا بسەپێنێ. ئەمە بابەتێکە. بابەتەکەی دیکە ئەوەیە بانگەوازیکردن بۆ دەوڵەتی ئیسلامی بە شێوەیەکی بنەڕەتی کە ئیخوان موسلیمین هەوڵی بۆدا. ئیسلامیان بەکارهێنا و ئێستاش بەکاری دێنن بۆ گرتنە دەستی حکومڕانی. داڕمانی ڕژێمی سیاسی ئیخوان موسلیمین ڕێگەلەوە ناگرێت کە ئیخوانەکان وەک کۆمەڵەیەکی بانگەواز خواز بمێننەوە و حزبێکی کاریگەریان بۆ خۆیان هەبێت. لە 30 حوزەیران بە پاڵپشتی سوپای میسر دەسەڵات دەدەستی ئیخوان الموسلیمین دەرهێنرا، سەرکەوتنی شۆڕش ڕاگەیەندرا کەچی مەیدانەکان هێشتا جمەیان دێت. شۆڕش لە مسر هێشتا نەگەیشتۆتە شوێنی خۆی و بەجێ نەگەیشتووە، هێشتا سەر نەکەوتووە. شۆڕش قۆناغی یەکەمی دەست پێ کردووە، بەڵام قۆناغی زۆری لە پێشدا بیبڕێ. ئێمە هەنگاوی یەکەممان بڕی ئەوە بوو کە دەسەڵاتێکمان هەبوو هەوڵیدا سیمای مسر و شارستانیەتی مسر و ناسنامەی مسر بگۆڕێ بە هزرێک کە بە کەڵکی مسر نەدەهات. هەموو ئەوەی کردمان سەرۆکێکمان لە کارلادا، حزبێکیشمان لە شەقام لە ڕووی جەماوەریەوە دوور خستەوە و لادا، سەرۆکێکیشمان لە کارلادا. بەڵام خەونی بنیادنانی مسرێکی تازە و هاوچەرخ و دیموکرات کە یەکسانی و دادپەروەری لەخۆ بگرێ، چونکە دادپەروەری بەشێکی بنەڕەتیە لە پێکهاتی کۆمەڵاتی و مرۆڤایەتی. هێشتا تێکۆشانی دوور و درێژمان لە پێشدا ماوە، چونکە هێشتا پاشماوەکانی ئیخوان موسلیمین لە هەزردا هەرماوە، نەک لە مەسەلەی حزبایەتیدا وەکو حزبی نور و هەندێ ڕەوتی ئیسلامی سیاسی دیکە هەر هەیە.
هزری کۆنیان هەیە و تەواو وەکو ئیخوان مسلمین ئەوانیش هەوڵ دەدەن تەگەرە بخەنە کاروانی پێشوەچوونی یاخود بخەنە بەردەم شۆڕشی مسر. شۆڕشی مسر ئەوەی دامەزراند و پێی هەستا و گڕی لێ هەستاند و بەشداری تێدا کرد. نەوەی نوێ بوون، نەوەی تازە کە خوێندەوارە بە خوێندەواریەکی هاوچەرخ. ئەو نەوانەی کە پەیوەندی بەهێزیان لەگەڵ شارستانێتی ڕۆژئاوادا هەیە، ئەوانەی کە دەزانن ئامرازەکانی کۆمپیوتەر و ئامرازەکانی تۆڕی کۆمەڵایەتی و ئەنتەرنێت و کەناڵ ئاسمانیەکان و ئەوانی دیکەش بەکاربێنن. ئەم نەوە نوێیانە واتە لەم شۆڕشەدا ئەوانە بەشداریان نەکرد کە پێیان دەگوترێت گەنجە دیندارەکان یاخود ئیسلامی سیاسی. لە ڕاستیدا ئەمە ڕاست نییە، دەرەنجام ئەوان بەڵام ئەوانیش بەشێکن لە کۆمەلگا ناکرێت جودام بکەیەوە یان پەراوێزیان بخەین لەو کۆمەلگایە، بەڵام بە تێگەیشتن و بیرروبۆچوونی خۆیان ئەوان دەبنە تەگەرەیەک. هەندێک جار هەوڵ دەدەن تەگەرە بخەنە پێش شۆڕش بەو بڕوایی کە ئەمە شۆڕشێکە دژی ئیسلام، بەڵام لە ڕاستیدا وانە، چونکە میسر وڵاتێکی ئیسلامیە لە دەرزەمانەوە و لە ڕابردوو لە ئێستاشدا وڵاتێکی ئیسلامیە لەوەتەی زیاتر لە 1200 ساڵە، چونکە کۆمەلگەی مسر هەر هەموو ئیسلام نەبوون تا دوای 220 ساڵ لە هاتنی عومەری کوڕی عاس بۆ مسر. دەرەنجام شۆڕش بەردەوامە و قۆناغی زۆری لە پێشدا ماوە و تەگەرەی زۆری لە پێشدا ماوە. بڕواش دەکەم هێشتا ململانەکە دوور و درێژە بچێشێ. نەخشە ڕێگاکە کە فەریق سیسی وەزیری بەرگری مسر کە لەگەڵ ڕەوتە مەدەنیەکاندا دایڕشتووە کە بەر لە کۆتایی هاتنی ماوەی ئەو 48 کاژێرەی با سەرۆکی لە کارلادرا و محەممەد مورسیدا بوو بۆ ئەوەی کارێک بکات و کۆتایی بۆ ناکۆچیانە بێنێ. ئەم نەخشە ڕێگایە نەخشە ڕێگایەکی باشە داڕشتنی دەستور، دەستورێکی سەردەمیانە بە کەڵکی مسر دێت. لە سەدەی 21دا دەستورێکە دەکرێت بچێتە واری جێبەجێکردن و پیادەکردنەوە. هەروەها دادپەروەری کۆمەڵایەتیش بەشێکە لە پێکهاتەی کە ئەوەش زۆر گرنگە. هەروەها وشە گەل و ڕستەکانیشی ڕوونە و هەموو توانەکانیشی ڕوونە لە پاشان پەرلەمان هەڵدەبژێردرێ و سەرۆک هەڵدەبژێردرێ. بەڵام گەلی مسر سیاست پیادە ناکات و پێڕەوی ناکە. من لە ڕێی شاشەکانی تەلەڤیزیۆنەوە بانگەوازێکم ئاراستەی گەلی مسر کرد کە ژمارەیەکی زۆر لە مسریەکان بچنە ڕیزی حیزبە سیاسیەکانەوە. پێویستە گەلی مسر سیاست تەنها بۆ ئەهلی کار بەجێ هێڵن وەک دەڵێن، بەڵام هەردەبێ ملیۆنەها مسری هەبن لە ڕیزی حیزبە سیاسیەکاندا بۆ ئەوەی کاری حیزبی بەهێز بێت و پتە بێت. گزارش لە بەرژەوەندی زۆرترین چینی کۆمەلگەی مسر بکات. ئەو کات دیموکراسی لە مسر دەتوانێت هاوسەنگیەک دروست بکە لە نێوان بەرژەوەندی ئەو هەمووە کۆمەڵە خەڵکە، یاخود ئەو خەڵکە زۆرە یاخود ئەو ملیۆنەهایە لە مسر. بۆ ئەوەی ئێمە بگەینە ئەوە مسر کولتورێکی دیموکراسی ڕاستەقینەی نییە. ئێمە ئەو کولتورە ڕاستەقینەیە بنیاد دەنێین چونکە ئێمە قەت دیموکراسی نەبووین پێشتر. مسر کللتورێکی نوێی ئازادی بنیاد دەنێ، پێویستە لەسەرمان بڕوا بۆ بهێنین یاخود دام بۆ دابنین کە کەموکورتیمان هەیە. لە بنەماکانی سیستەم پێویستە لەسەرمان دەرباز بین لەم کەموکورتیانە. یەکەم جاردانی پێدابنین، دواتر ئاشبوونەوە لەگەڵ خۆمان دروست بکەین، لە پاشان چۆن چارەسەری بکەین، چونکە ئێمە ئێستا کولتورێکی نوێ بنیاد دەنێین، ئەمەش هەڵبەت کاتی دەوێت. ئیخوان المسلمین پێداگیرن لەسەر گەڕانەوەی سەرۆکی لەسەر کارلادرا و محەممەد مورسی و هەڵوەشاندنەوەی هەموو ئەو بڕیار و دەستگایانەی دوای 30 حوزەیران دروستکراون و دانیان پێدانانین. ئیخوان لەسەر دووڕیانێکی سەختی مێژوویە لە میسر، یان قبولکردنی حکمی سوپا یانەوە تا گەڕانەوەی بۆ ژێرزەوی و جیهات. من پێم وایە دێتەوە چارەنووسی ئیخوان وایە دێتەوە ناو معادلەی سیاسی و ئەمری واقع قبولەکە، بەڵام درەنگ و زووی کەوتو. ئەوە خاڵێکی تر لەوە مهمتر لە ناو گەلانی شەرقی ئەوسەتا هەر حیزب و ڕێکخراوێک خۆی دوورخاتەوە لە جەماوەریە لە ساحەی سیاسی یا لە حەلبەی سیاسی بێتە دەرەوە، بێگومان مستەقبەلێکی نادیار چاوەڕێیەکە. ئیخوان نێنەوە سەر ساحەی سیاسی ئێستا لەگەڵ ئەم دەسەڵاتە نوێی مسرا، بێگومان ئەبێ بچن خەباتی ژێرزەمینی بکەن، چونکە جاران تەنفیسێکە بوو، یعنی تا زمانی مرسی تەنفیسێکە بوو بۆ حرەکەی سەلەفیەکان، بۆ جەماعەی ئیسلامیە، بۆ جەماعەتی طارق الزومەر و عەبود الزومەر کە لەسەر مەسەلەی ئەنوەر سادات حکم درابوون کاتی خۆیانە لە بکوژەکانی ئەنوەر ساداتن. ئەمانە هەموو تەنفیسی جیانە بوو کە قسەی خۆیان بکەن. بێدەنگکردنی ئەمانە، دەمبەستنی ئەمانە واکە بچنەوە ژێرزەمین. ئومێ دەکەم دەسەڵاتی تازەش کارێکی وانەکە کە ئەوانە بێدەنگ بکرێن، با قسەی خۆیان بکەن، با تەزاهوری خۆیان بکەن، با سیاسەتی خۆیان دەربڕن، با تعبیر لە ڕەئی خۆیان بکەن بەو شێوەیە کە یانەوێ، بەڵام بێدەنگیان کەی من پێم وایە کارەساتی لێکەوێتەوە. و خۆشیان تێگەیشتون شتێکەیە ئێستا هیچ خیارێک لە بەردەمی دەوڵەت و گەلی مسرا نەماوە ئیلا ڕێکەوتن نەبێت، چونکە لە ڕووی اقتصادیەوە بەرەوەی دیارە ڕۆن، لە ڕووی دەوڵەتەوانێ پایەکانی شل بووە،
لروي اجتماعي وخريكة استقطابات دروس بك كانت جو خلافة لبروا هيت خيارك لبردمي شعب ودولة مصر كأنا دولتك وحكمنا وكو دولة وكو هيئاتي يعني أركان كان دولة مصر هيت خيارك كان لبردم أنا ماوا إلا هول بدن أو سفينة كخريكة غير قبيل برو نجاتي بر بداخل براستي بو هالويستي أو دو حزب إسلامي كردستان وكو كوبالوية قرتوكا هالويستي چي زور تنديان لسر بناغيشي ناشارزای و کمی زانیاری لەسەر ئەوەی کە لە مەسر ڕوویدا بەو شێوەتوندا بەیاننامەیان دەرکرد کە ئەوە کودێتایە و کودێتای سەربازیە دیارە ئەوە زیاتر گوێگرتنە لە دەوڵەتانی وەکو تورکیا و ئەوانەی کە ئەمان عەلاقەیان لەگەڵیان باشە و پێم وا بێ ئەوە کاریگەری سەلبی بۆ پەیوەندیەکانی کورد و مەسر هەیە بە خراپە. سەرباری ئەوەی میسر یەکێکە لە گەورەترین وڵاتانی موسڵمان لە جیهاندا بەڵام کۆمەڵگاکەی بەسەر دووبەرەی ئەلمانی و ئیسلامیدا دابەش بوو و ئەوەش زەمینەیەکی لەباری بۆ توندوتیژی ئایدۆلۆژی و ئاینی هێناوەتەکایەوە. لەو بڕوایەدام ئیخوان موسلیمین پێویستە دووبارەی ئەو هەڵەیە نەکەنەوە واتە ئەوەی کە ڕوویدا لە ڕوبەڕووبوونەوە لە دوای لە کارلادانی سرۆک ئەوە دەگەێنێ کە ئەو کۆمەڵەیە وەک کۆمەڵە کۆتایی پێدێت بەڵام دەکرێت حەزبی حوڕێت و عەدالەت وەک پارتێکی سیاسی بمێنێ پیادەی دەسەڵات بکات. دەرەنجام ئەگەر ئەو جیاکاریان نەزان و سوور نەبن لەسەر ئەوەی ئەو پارتە بەشدار بێت لە پرۆسەی سیاسی ئەو کات دەبێتە مایە ئەوەی کە ئەو کۆمەڵەیە چوارچێوەی خۆیان ون بکەن. هەروەها ئامادەی سیاسی خۆشی وەک بەشێک لە سیستەمی سیاسی مەسر لەدەستدات. ئەمەش مەسلەیەکی هەرە ترسناکە. بەڵام پرسیارەکە دەربارەی ئەوەی ئایا ڕوخانی پارتی حوڕێت و عەدالەت یاخود مانای ڕوخانی کۆمەڵی ئیخوان دەبێتە مایە نانەوەی کاری تیرۆر مەسەلەکە پێویستی بە بەرچاوڕوونی هەیە کە ڕێخستنە تیرۆریستیەکان بریتین لە ڕێخستنە جیهادیە سەلەفیە تونڕەوەکان کە بوونی ئەوانیش لە مسر و لە سینادا هەیە. هەندێک لەو ڕێخستانەش پەیوەندیان بە ڕێکخراوی قاعیدەوە هەیە کە ئەندازیار محەممەد زەواهری برای ئەیمەن زەواهری ڕابەرایەتیەکەت ئەو لە قاهرە بوو لە پاشا ڕێگەی گەڕانەوەی پێدرا. ترسناچی مەسلەکە لەوەدایە لە میانی ساڵی ڕابردوو ڕێگە بە ژمارەیەک لەو سەرکردانەدرا کە بڕیاری ڕاوەدونانیان هەبوو بگەڕێنەوە مسر. هەندێکی تریش لە ئەندامی ئەو ڕێخستنا کە بنکرابوون ئازاد کران. ئەو ڕێخستانە بە شێوەیەکی بنەڕەتی بوونیان لە سینادا هەیە چونکە پەیوەندیەک لە نێوان ئەوان و ئەو ڕێخستنە جیهادیە تونڕەوانەدا هەیە کە لە غەزەدا هەنوو ئەوانیش تونێلەکان بەکاردێنن ئەگەر بڕوانرێن لە سیناوە بەرەو غەزە ڕابکەن وەلا پاشان بگەڕێنەوە. ئیخوان موسلیمین وەک پەردەپۆشێک وایە کە هەموو ئەو ڕێخستانە دەشارێتەوە. ئەوان وا نیشان دەدەن کە هیچ پەیوەندیی ڕاستەخۆ لە نێوانیاندا نییە بەڵام لە ڕاستیدا ئەوان ئەوەیان بۆ فراهەمکردن کە دەکرێت پێی بگوترێت ناوچە یاخود پەناگەی ئارام. دەرەنجام دەتوانن جوڵەیان پێ بکەن یاخود خۆیان بە ناوی جموجۆڵ بکەن بە ناوی ترس لە ڕوخانی پرۆژەی ئیسلامی بەو بەهانەیە دەچن پشتیوانی لە بۆچوونی ئیخوان دەکەن. قسەکانی پنتاجی کە یەکێکە لە سەرکردەکانی کۆمەڵ ئیخوانەکان وا دەگەێنێ کە ئەگەر سەرۆک مورسی نەگەڕێتەوە خوێن ڕێشتن لە سینا زیاتر دەبێت. ئەمەش بەڵگەیەکی یەکلاکەرەوە پەیوەندی کۆمەڵی ئیخوانەکان دەگەێنێ بەو ڕێخستنە جیهادیانەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا دوورخستنەوەی کۆمەڵی ئیخوان موسلیمین یاخود ڕوخانیان دەبێتە هۆی زیادبوونی ڕادیکاری تیرۆریستی؟ بە بڕوای من ئیخوان موسلیمین یاخود با بڵێن پارتی حوڕێت و عەدالەت دەمێنێتەوە. لەو بڕوایەدام پارتی ئیخوان موسلیمین لە کۆتاییدا پەنا دەبەنە بەر دەستەوارەیەک بەلای کەم وەک پارتێک بمێنێتەوە بەڵام پارتێکی بە یاساکراو لەبەر ئەوەی پێشتر بەبێ ڕێگەپێدانی یاسایی کاریان دەکرد بە شێوەیەک ببنە کۆمەڵێکی بانکخواست نەک ڕێخستنێکی سیاسی لەسەروی حزبەکانەوە بێت. لە دۆخێکی وەهادا بڕوا ناکەم بتوانێت تیرۆر پیادە بکات چونکە شەرعیەت لەدەست ئەدات و حزبەکەش لەبار دەبات. خاڵی دووەم ئەوەیە ئاراستەیەکی بەهێز هەیە لە مەسەر بۆ لە ناوبردنی کۆمەڵە و کەسانی جیهادی لە سینە. هەروەها فشارێکی ئەمریکی و ئیسرائیلیش لە ئارادایە بۆ سەر مەسەر بۆ هەستان بەو کارە. با بۆش ڕوونکەمەوە ئەم وێنایە چۆنە؟ ئەم ساڵ هاوکاری ڕەوانەکراو بۆ مەسەر 100 ملیۆن دۆلاری لێبڕە. ئەمریکا 100 ملیۆن دۆلاری لێبڕی و تەرخانی کرد بۆ ئەرچی ڕوبەڕووبوونەوەی ڕێخستنە جیهادیەکانی سینا نەک بۆ پاراستنی باری ئاسایشی مەسەر بەڵکو بۆ پاراستنی باری ئاسایشی ئیسرائیل. ئیخوان الموسلیمین خۆیان بە خاوەنی شۆڕش دەزانن بەڵام ڕۆژی 30 حوزەیران بە ملیۆنەها خەڵکی سەرشەقام گوتیان ئەو شۆڕشەی لیان دزرا بوو دۆزیویانەتەوە. دروشمەکان هەڵگەڕانەوە و ئیخوان الموسلیمین کە لەسەر بنچینەیەکی دژە ئیستیعماری بە درێژایی 85 ساڵی تەمەنی بانگوازی دەکرد لە سۆنگەی سیاسەتەکانی بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل بە کرێگرتەی ئەو دوو وڵاتە تۆمەتبار کرا. ئەم قسێت 100% ڕاستە. هەروەک پێم گوتی ئەوەی پێی هەستا نەخشەی بۆ شۆڕشەدا نابوو ئەوەی پێی هەستان گەنجان بوون پاشان حەزبە سیاسیەکان چوونە پەڵیان.
ئیخوان موسلیمین تەواو ڕەتی ئەویان دەکردەوە بەشداری لەو شۆڕشەدا بکەن مەگەر بە ژمارەیەکی دیاریکراو لە شۆڕجێڕان نەبێ. ئەوان زۆر خۆپارێز بوون تەنانەت بەیاننامە سەرەتاییەکان کە شۆڕجێڕان یاخود حەزب بە بەرهەڵسکارەکان لە داواکاریەکانیاندا دەیاننووسی خۆیان لەوەدا دەبوارد کە دەگوترێت ئێمە داوا دەکەین سەرۆک حسنی مبارەک دووبارە خۆی کاندید نەکاتەوە. دەیانگوت نانە نەخێر ناوی سەرۆک مهێنا. باشە ئێمە ڕەتی میراتگیری دەکەین. دەیانگوت نانە نەخێر ناوی میراتگیری مهێنن. هەموو ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە وەزیری ناوخۆ دەست لە کار بچێشێتەوە. سەرۆک کۆمار پەرلەمان هەڵبوەشێنێتەوە و هەڵبژاردنێکی سەر لە نوێ بکرێت و پۆلیسیش سەبارەت بەو کردەوە سەرکوتکاریانەی هەندێک جار بەرامبەر بە هەندێک کەس نەک هەموو کات دەیکرد داوای لێبردن لەگەڵی مسڕ بکە. ئەوە داواکاریەکانیان بوو بەڵام کاتێک بینیان شەپۆلی شۆڕش فراوان بوو تەقیەوە و میلیۆنەها مصری ڕژاندە سەر شەقامەکان ئیخوان موسلیمین هاتن. ئیخوانەکان بەجددی بەشداری شۆڕشیان نەکرد تا ئێوارەی تا دوای نیۆڕۆی ڕۆژی 28 یۆنایەر واتە بە 6 ڕۆژ دوای دەستپێکردنی شۆڕش. شۆڕش ئەو کات دەستی پێکرد بوو دەرکەوت کە سەر دەکەوێت ئەگەرنا ئەوان خاوەنی زۆرترین ڕێخستنن. کۆمەلگەی مصری لە حاڵەتێکی شڵەژانی زۆر سەختدایە بە تایبەتی دوای دەستێوەردانی ئەمریکا لە دیاریکردنی ڕەوتی ڕووداوەکان تا گەیشتە وەرگرتنی دەسەڵات لەلایەن ئیخوان موسلیمین. ئیخوانەکان توانیان بازی گەیشتن بە دەسەڵات بدەن و سەر بکەون و شۆڕش لە ڕۆڵەکانی بستێن و بۆ خۆیانی بدزن. لە ساتە وەختەکانی سەرەتادا ئیخوانەکان مامەڵەیان لەگەڵ ڕۆژا دەکرد. بەردەوام جیاوازی هەبوو لە نێوان ئەوەی دەگوترا و لە نێوان ئەوەی لە واقعدا بەدی دەکرا. کۆمەڵی ئیخوان موسلیمین ساڵی 1928 لە ئیسماعیلیە لە سەردەستی حەسەن بەنا دامەزرا. بارەگای یەکەمی ئیخوان موسلیمینەکان شتێکی بەخشراو بوو لەلایەن بێگانەکانەوە. پێیان بەخشرا یەکەمین بارەگا کە ئیخوان موسلیمینەکان دایان مەزراند 500 جونەی تێچوو ئەویش لەلایەن کۆمپانیاکی سەر بە قەناتی سوێز پێی بەخشرا کە هی بێگانەکان بوو بە تەواوەتی لەلایەن ئینگلیزیەکانەوە بەڕێوە دەچوو. بۆیە پرسیارەکە ئەوەیە چی وا لە ئیخوان موسلیمینەکان دەکات چی وا لە ئینگلیزەکان دەکات بارەگایەکی سەرچیان پێ ببەخشن. بارەگای یەکەم بۆ یەکەمین جار ئەم مەسەلەیە لە ڕووی مێژووەوە لە ئارادایە بەڵام خەڵک ئەوەی لەبیر چووە. ئەوان تەنها دروشمی نیشتیمانی دەڵێنەوە بۆ نمونە ئەوان دەڵێن ئێمە فەڵەستین لە شەڕی 48 بە 20,000 مجاهید شەڕمان کردووە. ئەم زانیاریە لە بنەڕەتدا درۆیە. حەسەن بەنا خەوی بۆ دەبینی کە بێتە خەلیفەی موسڵمانان بەڵام نەیتوانی ئەو خەونە بێنێتە دی. بۆیە ئەو خەوە لە نەوەیەکەوە بە نەوەیەکی تر و لە نەوەیەکی تر و نەوەیەکی تر گواسترایەوە بەڵام هیچ پەیوەندی بە بیانیەکان نە بە شەڕی بیانیەکانەوە نییە. ئیخوان موسلیمینەکان نەپەیوەندیان بە ئەمریکەکانەوە هەبوو بەڵام کاتێک ئەوروپیەکان و داوای دەستێوەردانی بیانیان کرد لە مسر بۆ پاراستنی سەرۆک محەممەد مورسی بە هیچ شێوەیەک وانە بوو لەسەر ئەرزی واقع بە هەموو شێوێک ئەوان دژی بیانی بوون تاکە جارێک سەکتەیەکی بچووک کە هەندێکیان تێدا بوو بەشداریان لە بزوتنەوەی نیشتیمانی دەکرد لە دوای 1948 و کاتێک ئەفسەرانی ئازاد دروست بوون لە نێوان سوپای مسردا. هێزی بەرەنگاری مسر لە 51دا دژی ئینگلیزی داگیرکەر لە قەناتی سوێز کەوتە گەڕ. بەشداری هەندێک کردداری لەو شێوەیان کرد هەر هەمووی ئەوەندەیە ئەمەش زانیاری پشڕاستکراوان. ئیخوانەکان شکستیان هێنا چونکە لە مێژووی مسر باش تێ نەگەیشتن. لە مسر حاڵی نەبوون ئەوان پرۆژەیەکیان هەبوو بەڵام بێ ئەوەی لە حاڵی مسر تێبگەن. تۆ کە پرۆژەیەکی تایبەت بە خۆت دادەنەی گەلی مسر گەلێکی زۆر دیندارە. ڕای من ئەوەیە ئەگەر ئاین نەبووە مسریەکان ئاینیان دادەهێنا. دەرەنجام ئاین بەشێکی بنەڕەتیە لە پێکهاتەی دەرونی هاوڵاتی مسری. ئەوانە ئەوەیان قۆستەوە و پێگەشتن بەڵام ئەوەیان قۆستەوە بەبێ ئەوەی پێی بە سروشتی مسڕەکان ببن بەبێ ئەوەی لە مێژووی مسر تێبگەن. کاتێکیش دەرفەتیان بۆ هات کە حکمی مسر بکەن وای تێگەشتن وان وێ ناکرد کە تێکەڵکێشی ئەم وڵاتەش کۆمەندە بکەن کە تەمەنی 7000 ساڵە دەکرێت تێکەڵکێشی بکەن لەگەڵ کۆمەڵێک کە تەمەنی 85 ساڵە. مسر بە شۆڕشی 25 یەنایەر و دواتر شۆڕشی 30 حوزەیران کۆتایی بە قۆناغێکی درێژ لە دیکتاتۆریەت هێنا. هاوکات قۆناغێکی نوێی لە ململانەی سیاسی ئایدۆلۆژی و کۆمەڵایەتی هێنایەکایەوە. چارەنووسی شۆڕش بەکوێ دەگات وایە هێشتا شۆڕشی دیکەش لە پێشن؟ وەڵامیان پرسیارە لە هەفتە و مانگەکان و ساڵەکانی داهاتوودا دەدرێتەوە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە کۆمەلگای مسری گەلی مسر گەلێکی زیندون و باوەڕ و متمانیان بەخۆیان هەیە و باوەڕیان بە ژیان و دواڕۆشە.